پسپۆڕانی تەندروستی هۆشداری دەدەن ئیتر خەیارشۆر مەخۆن چونکە مەترسیدارە. ئەو کەسانە کێن کە بە هیچ جۆرێک نابێت نزیکی خەیارشۆر ببنەوە و بیشی خۆن؟ ئەگەر بەڕێژێکی زۆر خەیارشۆر بخورێت چی لا جەستە دەکات؟ پسپۆڕانی تەندروستی بۆ لەسەر خواردنی خەیارشۆر هۆشداری دەدەنە ئەو کەسانەی قەڵەون. خواردنی خۆشکراو لە میوەکان و بە تایبەت خەیار ویست و خواستێکی زۆری لەناو کۆمەڵگادا لەسرە، بەڵام ڕەنگە دوای بیستنی زانیاریەکانی ئەم راپۆرتە ئیتر باوریایەوە مامەڵەی لەگەڵ بکەیت. خیاری خۆشکراو یان خەیارشۆر بەو پێکاتانەی تێکەڵی دەکرێت تەواوی مادە خۆراکیە سوودبەخشەکانی لەدەست دەدات، بەشێکیش لە مادەکانی دەگۆڕێن بۆ مادەی زیان بەخش و دەکەونە ململانێ لەگەڵ جگەردا. گەر قەڵەویت باشترین پێشنیار بۆ تو ئەوەیە کە نزیکی خەیاری خۆشکراو نەبیتەوە، بەڵکو دەبێت تەنها خەیاری ئاسایی بخۆی، چونکە بەهۆی ئەو خوێیە زۆرەی تێیدا بەکارهاتووە تووشی بەرزبوونەوەی زەخت و فشاری خوێن دەبیت کە مەترسی دەخاتە سەر ژیانت. بەهۆی بوونی ئەسیدەتی بەرز لە خەیاری خۆشکراودا گەدە و ڕێخۆڵەت تێک دەچێت بەسەر یەکدا و ئەو کاتە هەوکردن و سووربوونەوە ڕوودەدات. گەر زیاد لە پێویستیش بخورێت تووشی حاڵەتی لە ناکاو مەترسیدارت دەکات. پسپۆڕانی تەندروستی هۆشداریش بۆ کەسانە دەدەن کە نەخۆشی دڵیان بورچیلیان هەیە، دەڵێن بەهۆی دروستکردنی پەستانی خوێن لە کاتی خواردنی خەیاری خۆشکراودا نزیک دەبیتەوە لە مردن، چونکە دوو ئەندامی گرنگ جەستە دەخاتە مەترسیەوە. جیا لە هەموو ئەمانەش خەیارشۆر کاریگەری گەورەی لەسەر ددان هەیە، تووشی پوکانەوە و داخورانی دەکات، وا دەکات تەمەنی ددانەکان کورت ببێتەوە لەو ماوەیەی خۆی. هەرچەندە خەیاری خۆشکراو مەترسیدارە بۆ کەسانەی هەستیاریان بە ترشی هەیە و تووشی هەڵاوسانی سک و کێشەی ڕیخۆڵیان دەکات، بەڵام پسپۆڕان دەڵێن جگە لەو کەسانەی کە دیاری کراون کە کەسانی ئاسایی دەتوانن بیخۆن، بەڵام زیادە ڕەوی تێدا نەکەن.